یەک دوو سێ چار ئەم چار سینال کۆی لێرە تاقی دەکەینەوە لە بازاڕەشی عراقی کڕیتم ناوی خۆی لێ بنیە کەمیان پستەیلەوە بینین یا لە کاکە فڕی یەکەم لێدا وەڵەو لەسەری نووسراسی تۆ بەس بزانین بەسی تۆی دەچی با فڕی دومش لێدەن بە نای خۆی یا لە کاکەی دەی فڕی دوم کاکە سێڤنەپی قەدیمە و هیچ دڵ لە دڵمەدا دووەمیە ئەو شەربەتە زۆربەی منداڵان دەچی بە زاکێکی خۆمان بەڵام با فڕۆکی لێدەم زانی چ دەبێت تامی بە چێری دەچی و میوەکە میوە سۆرەکە کاکە چێریە هیچ دڵ لە دڵمەدا سێمیان بە سادەکی خۆمان دەچی سارد یاخود کۆکە کۆلە پستەیلەوە بینین بە کاکە حەزە لەمانە کۆکە کۆلایە کاکە یەک دنێک فەرقی نییە سەری قەپاتکە و کاتمان لێ مەگرە وەرە چارەم بە شەربەتی مامنادری خۆمان دەچی مامنادر لە چی فڕەچی لێدا با بیرکەینەوە بزانین بەچە دەچی میراندا و فاندا فانتا و میراندا هەرە خۆش بن و کاتەچی خۆش بای